کاک زیرەک سەبارەت بە پرسی هەڵبژاردنەکان هیچ داواکاریەک هەیە لە نەتۆ یەکگرتووەکان کە لایەنەکانی هەرێم لیان کردبێ و ئایا هیچ داواکاریەک دەکەن لایەنەکانی هەرێم لە نەتۆ یەکگرتووەکان خۆی گەر ڕاستی دەوێ پرسی هەڵبژاردن پرسەشی ناوخۆییە دەبێ حیزب لایەنە سیاسیەکان لە بینی خۆیان ڕێککەون و فراکسیۆنەکانیشان لە ناو پەرلەماندا بتوانن لەسەر سیغەیەکی هاوبەش ڕێ بکەون نەتەوە یەکگرتووەکان نایەتە دەخول بکا بڵێ دەبی هەڵبژاردن ڕێژەی بی یان دائیری بی بازنەی بی نەتەوە یەکگرتووەکان گرنگ یانی ئیش لەسەرەوەی دەکا کە هەڵبژاردنەکی پاک و پێگەت بەڕێوە بچی نەک شێوازی هەڵبژاردن دەبوو خەڵکی کوردستان دەست نیشان بکا یعنی پێت وایە کە لایەنەکانی هەرێمی کوردستان پێویستیان بە نەتەوە یەکگرتووەکان نییە لە ڕووی معنەوی پێویستیان بە نەتەوە یەکگرتووەکان هەیە بەزاوی نەتەوە یەکگرتووەکان بەلایەوە گرنگە هەڵبژاردنەشی پاک و پێگەت بەڕێوە بچێ و حیزب لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکانیش لە پەرلەمان لەسەر هەر سیغەیەک ڕێک بکەون نەتەوە یەکگرتووەکان دەستخۆشیان لێ دەکەن عەلاقەی نییە بەسەریەوە کاک زیرەک پێت وایە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد لە هەرێمی کوردستان کە بەڕێستان باسی دەکەن بەڕێوە بچێت یان بتوانرێت بەڕێوە بچێت وەڵا هەڵبژاردننی ڕابردوو هەڵبژاردننی تایبەت بە عێراق هەموو لایەک با بڵێن ئەوەیان کرد گوتان هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە چوە لەبەر شێوازی هەڵبژاردن بوو نەتەوە یەکگرتووەکان حیزب لایەنە سیاسیە ناوخۆییەکان ئەو هەڵبژاردنە کە تایبەت بە کە لە هەرێمی کوردستان کرا هەڵبژاردنێکی باش بەڕێوە چوو و هیوادارم لە داهاتووشدا هەڵبژاردنەکان هەر بۆ شێوەیە بەڕێوە بچن و ڕێزامەندی خەڵکی کوردستان بن زۆر چاکە یەک دوو پرسیاری سەریع دەکەم خێرا دەکەم لەسەر ئەوەی پلاسخارد بە گوێرەی زانیاریەکانی ئێمەکە ئەمە چەند زانیاریەکمان هەیە پلاسخارد گلەی ئەوەی کردبوو کە بۆچی کەسی یەکەمی لایەنەکان لەسەر ئاستی باڵا بەشدار نەبوونە وەڵام من ئاگادار نیمە نازانم بزەمت وردەکاریەکان چۆنا بەڵام گرنگەوەی هەر کەسێک لە حیزبەکان کە دەچێتە کۆبوونەوە یەک سەلاحەتی و حیزبەشی پێەیە گرنگەوەی سەلاحەتی و حیزبەی پێ مەرزنی لە کەسی یەکەمیان کەسی دووەم بەشداری بکە گرنگەوەیە نونەرایەتی حیزبەکەی خۆی دەکات لەو کۆبوونەوەیە زۆر چاوەڕێ دەکرێت ئەمجار هەموو لایەنەکان لەسەر ئاستی کەسی یەکەم بەشدار بن لە کۆبوونەوەکەی پلاسەوە ئیشی لەسەر دەکرێت بەڵ ئیشی لەسەر دەکرێت ئیشی لەسەر دەکرێت یانە تا ئێستا دیار نییە ئیشی لەسەر بەس ئیشی لەسەر دەکرێت ڕۆڵی سەرۆکی هەرێم چی دەبێت کاک زیرەک بەیانی ڕۆلی سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەیە کە هەموو حیزب لایەنە سیاسیەکان لەسەر سیغەیەکی هاوبەش ڕێککەون بتوانن بە ڕێزامەندی هەموو لایەکدا شێوازی هەڵبژاردن دەستنیشان بکرێت و لە پەرلەمان بڕیاری لەسەر بدرێت واتە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان بڕیار لەسەر شێوازی هەڵبژاردن نادا بەڵکو سەرپەرشتی گشتی دەکات و هیواخوازی ئەوەیە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بتوانن حیزب لایەنە سیاسیەکان لەسەر فۆرمێک و شێوازێکی هاوبەشی هەڵبژاردن ڕێ بکەون بەشێک لە لایەنەکان گلەی ئەویان کردبوو بە تایبەت زەحمەتکێشان و شوعی ئەو لایەنانی کە کورسی پەرلەمانیان کەمە لە دانیشتنەکەی پلاسخارد نەیانتوانیوە ئامادە بن یاخود ڕێگەیان پێ نەدراوە پلاسخارد تەنیا 6 حیزبە سەرەکیەکە لەوێ بەشدار بوونە و ڕێگەیان پێ نەدراوە هۆکار چیە ئاگداری ئەو بابەتەن نەوەڵای ئاگاداری و بابەتە نیمە بەڵام پێویستە ئەو کۆبوونەوەیە کە دەکرێت سەرجەم حیزب لایەنە سیاسیەکان بەشدار بن حیزب چەندە ڕێژەی کورسی کەم بەیان زۆر بێ گرنگەوەی حیزبە مافی خۆیانە ئەگەر گلەیشان کرد بێ ڕەخنەشیان کرد بێ مافی خۆیانە مافی خۆیانە گلەی بکەن بەڵێ بەڵێ بەیانی ئەوان بەشدار دەبن نازانم ئاگاداری وردەکاریەکان نیم زۆر باشە سوپاس کاک زیرەک